کام خاوەن ماڵ تا ئێستا ماڵی خۆی دوای خواردن و دوای خەوتن کۆ نەکردێتەوە ئەگەر نەیکردێتەوە ئایا خانەخوەیەکی ماقوڵە یا ڕووی هەر میوان بواتە ماڵ ئێمە ئەم ژینگە خواردن و خەوتن و ڕێکردن و سەفەر و پەروەردە و ژیانمانی تیا سەرفەکەین بە هەموو شێوەیەک هەر لە ئاو کە ناتوانین لیترێک خاسکەین هەر لە هەوا کە ناتوانین یەک مولکولی خاسکەین ئەم ژینگەوە لە بەردەممانە دەقەیە هەوا نەوێ ئەمرین 4 ڕۆژ ئاو نەوێ ئەمرین خواردنەکان نەوێ 2-3 مانگ ناوە هەمومان ئەمرین هەمووی ئەمانە بێ بەرانبەروا لە بەردەممانە و ئێمە بەکاریان تێرین و پیسیچیانەکەین بەکاریان تێرین و بێڕێزیان پێکەین لە ناویانە بین عیبە ئێمە بوونەوەرێکین لەسەر ئەو بوونەوەرەکان جیاوازیمان سپاسە پێزانینە قەدرگرانیە قەدرزانیە عیبە ئەم ژینگە بە ئەم هەموو خزمەتەوە ئەیکا بە ئێمە وەکو ئاژاڵەکان نەمانتوانێت بیپارێزین و پیرۆز ڕایگرین پەیامەکەمانەوەیە سوودی لێ بینی ڕێزی بگرە پاک تێتە پیریتۆ پیس جێمێ دایک و باوکەکان وریا بن مناڵ بۆ ماڵی خۆیان بەخێو نەکەن چون ماڵی خۆیان بچووکە 150 متر ماڵە 200 متر ماڵە 300 متر ماڵە بۆ کۆڵانەکەیش بەخێویکەن چۆن لە ماڵی خۆیان ناچتێ بخاتەیە خوڕن یا فێریەکەن نەی پشێنێ نێڕژێنێ یاگەر پیشاندی و ڕژاندی کۆی کاتەوە بێژن ڕۆڵێکیان ئەو دێوی دیوارەکەیش ماڵی خۆمانە لە کۆڵانەکەی چاوە چی پسێکم بۆ کڕیت خواردە علاگەکەی بێریتۆ یاگەر ناریتۆ بیخەیتە خۆڵێک و هەروە فڕی نەدەیتە ژینگەکە ئیتر وردە بەم شێوە لە تەکی ئاژین ئەوان مناڵ تا 4-5 ساڵتەکی باوکودایکی ئەم لاولاکە لە ناوی سیارەکەەوە ستەقەکە خوا تۆکڵەکەی نەخاتە ناوی ژینگەکەەوە بابەی جگەرە نەکێشێ کێشای جگەرەکەی فرە نەداتە دەرەوە لای خۆی هەڵی بگرێ و بە بەرچاوی مناڵەکەی و بیکاتە خۆڵەکەی ماڵی خۆیان ئێمە مناڵەکان چۆن زوانمان لێ فێرەون کرداریشمان لێ فێرەون کردارمان بەرانبەر بە ژینگە لاوازە بۆیە مناڵەکانیشمان لاوە ژینگە پەیوەندی بە دین و بە ئەخلاق نییە ژینگە پەیوەندی بە ژیان و هەیە ئەو ئینسانە ئەژی لە کاتی ژیانیا دینێک ئاینێک هەڵەبژێرێ لەو دوا ئەو ئاینە ئەبێ پشتگیری ژیانی ئەم مرۆڤە بکات جوانتر بژی یەکێ لە ڕێگەکانی جوانتر ژیان دەستورەکانی ئەو ئاینەسە بۆ پەروەردەکردنی ژینگە ئەنا ئەگەر کەسێکیش ئاینی نەبێ بێ هەر ژینگە بپارێزێ کەسێک ئەخلاقیی نەبێت بێ ئەخلاقترین نێژن گورگە دڕندەست ئایا خۆی لە کوژیان و مردن ناپارێزێ هەروە لەشم لە بری نەپارێزم چون بریندار بێ ئەمرم هەروە ماڵم لە ڕوخیانە پارێزم چون بڕوخێ بە ملمام کوژێ ئەبێ ڕوخیانی ئاسمان کە ئیسا کونای تێبووە و بەفرەکان خەریکە ئەتاوێتەوە قەرارە تا 2030 500 ملیۆن ئینسان خۆڵەکەی بچێتە ژێری ئاو ببنە ئاوارە بەسەر وڵاتەکانی ترۆ بێ ئەمیچە بپارێزم ئەمە بە ئەقڵەشێ بیپارێزی بە دینەشێ بیپارێزی بە ئەخلاقەشێ بیپارێزی بە مرۆڤایەتیەشێ بیپارێزی ئاستی زیرەکی و ئینسانە بۆ ژیان هەرچی ئەچواتەبان تورمزەکان و برێکەکانی بۆ کردارتەکی ژینگا زیاد دەبێ یەکیان نەتوانێت دین و یەکیانەوە کولتورێکیانەوە ئەقڵێ بۆ یام ئینسانە هەرچی ئاستی خۆی بە بەرزترەزانێ ئەشێ ژینگەکەی جوانتر بێ ئەنا ئەگەر ژینگەکەی جوانترنەوێ ئەوە ئیدعاز دەهۆڵ ناوەکەی بۆشە دەنگی زلە ئەبێ ژینگەکەی جوان بێت تا ئیدعاکەی تر بە دینەیکا بە کولتورەیکا بە زانستەیکا پێی بکەوێ ئەنا پێی ناکە زاکەس دوانێکی دۆستاوە تیان ئەوە BMC چالاکیەکەمانەوەی هەڵساین بە پاکردنەوەی پارکی ئازادی ئێمە من وەکو خۆم کە شاخەوانم لە لای مامۆستا فەڕاح خوێندکارێکی ئەوم هەر لە یەکەم دەقەوە کە شاخەوانیم دەست پێ کردووە فێری ئەوەی کردوون کاتێک کە شاخەوانیەکەین ژینگەکە بپارێزین تەنانەت نای هێڵە کلێنسێکیش بکەینە ئەرزەکە ئەمەی ئەمڕۆژ ئەوە ئاگەیەنێ کە ئێمە شاخەوانیەکەین و ژینگەژە پارێزین ژینگە پارێزیشین ئەماش تۆڕی شاخەوانی هەڵساون بەکردنەوەی ئەم چالاکەی ئەمڕۆ من داوا لەواناکەم کە دێن ئەم پارکە هەوڵ بدەن پاکوخایەنەکەی بپارێزن بەڕاستی زۆر پیسکراوە لا ئەنوا و ئەشکال شتە بینی کە لە دوای خۆیان بەجیان هێشتووە توانم بڵێمە وەکو شاخەوانان کە بە حکومەی بەرکەوتمان زیاترە لەگەڵ ژینگەیە هەفتانە چەند جارێکە چینە ناو سروشتەوە ئەتوانم بڵێم بەداخەوە سەر خەڵکانێک زۆر هەن ژینگە ناپارێزن بەتایبەتی ئەو شوێنانێک کە بۆ پشودانە چنەوە شوێنانە پاشماوەکان لەگەڵ خوانە ناهێنەوە کەەوە زەرێکی زیانێکی زۆر لە ژینگەیەدا
ئێمە ئەمڕۆ لێرە لە شاخەوانی سەر بە تۆڕی شاخەوانی کوردستان کۆبینەوە تا و پەیامە بین بە خەڵکی ناوشاری ژانی بەتایبەتی شوێنێکی گشتی وەکو ئێرە کە خەڵکی زۆری لێیە کە تکایە ژینگەکەی خۆت پارێزە هەمووکو ڕێزگرتنێکیش لە ماندووبوونی کرێکارانی پاکردەوەی پارکەکان کە سبەینە جەژنی کرێکاران ئەمڕۆژ پێمان خۆش بوو وەکو هاوکاریەک وەکو پێزانینێک بوو بۆ ماندووبوونی کرێکاران ئەم حملەی ئەنجام بین. وەکو تۆڕی شاخەوانی کوردستان بە هاوکاری و پاڵپشتی بەڕێز دکتۆر محەممەد خانی و شاخەوانە بەڕێزەکانی شاری سلێمانی و هەندێک لە دۆستەکانمان لە فیدراسیۆنی شاخەوانی هەولێر هەنگاومان نا بۆ پاکردنەوەی پارکی ئازادی لەوەی پارکی ئازادیەوە هەمومان زانین کە یەکێکە لە پارکە جوانەکانی شار ئەم چەند ڕۆژەی پێشوو لە هەندێک کاری تیا کراوە لەوە بەشێک لە پارکەکە پیس کرابوو بۆی بە ئەرکی خۆمانمان زانی وەکو تۆڕی شاخەوانی کوردستان کار بۆ پاکردنەوەی بکەین ئێمە یەکێک لە دروشمەکانمان کە کاری بۆکەین لە سێ دروشمەکە یەکێک لە دروشمەکانمان ژینگە دۆستیە شاخەوان ئەبێ پێش ئەوەی شاخەوان بێ ژینگە دۆست بێ لە ناو ژینگەیە پارێزگاری لە ژینگە بکە ئەوە ژینگەوەکو خۆی بەڵێتەوە ئەرکی سەرشان ئێمە ئەمڕۆ ئێمە یەکەم هەنگامان ئەمە بوو و کاری داهاتوشمانەوەی کە لە ڕووی ڕاگەاندنەوە بۆ هەوڵ بدەین بۆ شارکردنەوەی کۆمەڵگاکەمان و خۆشەویستی دروستکەین لە ناخی تاکەکانی کۆمەلگا بۆ بەرامبەر ژینگە چکە ئێمە کاتێک ژینگەمان پاراست تەندروستی خۆمانە پارێز بە شێوەیەکی گشتی بڕاستەکەی لەوانەیە بڵێم پارکەکە خۆی کۆمەڵی خەڵکی دڵسۆزی تایە ناڵێم 100% خاوێن نەبوو خۆی بەشێک خاوێن کرابەوە بەشێکی مابوو کە ئێمە خاوێنمان کردەوە لەوانەیە لە ئێستا ئەوەکە کۆکراوەتەوە سی بۆ چل علاگە خۆڵ بێکە دانراوە و بە هاوکاری ئیداری پارکەکە سیاریان ئامادەکردبووی کە بیبەنە دەروی پارکەکە.